سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. ئێستا لە شوێنێکی چاککردن و پڕکردنەوەی ئامێرەکانی ئاگرکوژێنەوەین لە سۆران دوای ئەوەی شەوی هەینی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە یەکێک لە شوێنەکانی نیشتە جێبوون هەبوو کە چواردە هاوڵاتی بەهۆی دووکەڵ و ژەهراوی بوونەوە خنکان. لە ئێستادا خەڵک وەکو پەیامێکی هۆشیاری زیاتر دێت ئەو ئامێرانە چ بۆ کڕین بێت چ بۆ پڕکردنەوەی ئەو گازە بێت کە پێویستە شەشمان جارێک نوێ بکرێتەوە وەکو پەیامێکی هۆشیاری لێ هاتووە. من دەچمە لای خاوەنی ئەو کارگەیە خات و مەحسومە کە ئێستا سەرقاڵی ئەوەیە کە هەندێک لەو ئامێرانەی لەبەردەستێتی. مەحسومە خان ماندوو نەبی ئەمە چیە لەبەردەست و سەرقاڵی چی؟ ئەوە هەریقی ئاگرکوژینەوەیە مشتری هینایەتی بۆ چاپ بکەم و ئیکسپایر بووە. دەگەر ئەو ئاگرە کە ڕوویدا لە سۆران زۆر ڕووداوێکی دڵکەزێن بوو خەڵکەکە هەشیار بوویتەوە زەنگێکی خەتەر بوو بۆ سۆران و دەوروبەری کە هەشیار بنەوە لەو ڕووداوانە. ئەمە زۆر جا بە هاوڵاتی گوتیتمان کە کاکە هەمووتان ئامێرێکی ئاگرکوژێنەوە لە مارێ دابینکەن کە ڕۆژێک ئەشتەکی ئیو هەڕوودا ئەنگۆ بتوانن پێشەی بگرن و لە زیانەکان کەمتر زیان دۆبەر بکەوێ. بەێ بوونی ئەو ڕووداوەوای کردووە لەم چەند ڕۆژە قەرەباڵغی زیاتر بکەوێتە لای ئێوە؟ ئەرێ وەڵا قەرەباڵ پێشترش هەم هەر قەرەباڵغ بوو چۆن ئیشەکەمان مەزبووتە و خەڵکەکە سیقەی بەمە پیا کردیا. بەێ لەو دوو ڕۆژانەش هەر مەجاڵی هیچمان نییە. ئێستا نازان باس لەوەکرەکە نەورەت بۆ خەڵکدا نابێ یا بۆ ئەوەی لێرە قەرەباڵغی دروست نەبێ ئەوانەی لێرەن هەموو لە نۆرەنە و چاوەڕێی پڕکردنەوە و یا چاکردنی ئەو گرفتانن کە هەیەە؟ ئەرێ وەڵاوانە من نەورەی دانایە و خەڵکەکە من عادیتەوە چۆن پێم خۆش نیە لە قەرەباڵغی دروست بیت و بە وەڵڵا شەوێت کە سەعات دوی شەوێتینەوە کارەبار ڕۆیشتە ئێزەتوینەوە ماوێ ئەوجە مەجاڵمان نەبووە هەرپەکان چاپ بکەینەوە. باشە ئەگەر لەگەڵمان بی هەندێک لەو ئامێرانە پیشانی بینەران بدەین لەگەڵ من بیت بۆ ئەوەی بەرچاوڕوونی هەبی لە لای خەڵک کە بابزانین تا چەند گرنگە. باشەمە بەردەوامە بین ئێستا هاوڵاتیەک هاتووە و پەلەیەتی تاوەکو مەحسومە خان کارەکەی بۆ ئەکاتن. باشە من هەرمە بەسمە لە تو بپرسم بزانم وەکو هاوڵاتیەک ئەوە بۆ ماڵتە یا بۆ ئۆتۆمبیل؟ ناوەڵای بۆ مارکێت و بۆ ئۆتۆمبیلیا و گچکەکەم لە ئۆتۆمبیلیا هیچ کاتش نایڵم لێی ببڕێت تێگەی ئەوەشم لۆ مارکێتێ مارکێتم هەیە لە چۆمان هەر کاتش پێشەوەی تاریخی تەواو یەکسەر دەینم چاک دەکەمەوە ئەوی دەکەمەوە چێکیی دەکەمەوە بۆ ئەوی ئیش بکات. وەکو هاوڵاتێک تا چەند بەگرنگ ئەزانی خەڵک زیاتر باید؟ وەڵڵاهی زۆر بەرگرنگ ئەزانم یعنی هەموو کەسێک پێویستە لە ماڵی خۆ واجبە خو نوێژ ڕۆژانەکەی بەڕێم لەوە واجبە ئەو ئاگرکوژێنەوە لە ماڵی هەبی یا لە دوکانێت هەبی تێگەی لەبەرەوەی ئەوە يعني ئەبیتە ئەوەی مای ڕزگارکردنی خەڵکەشی کە خوانە خواستە یەک جارە قەومی خۆم و ڕۆژێ ناقەومی وەیەیانە ئەی وەکو بەکارهێنان ئەزانی بەکاری بێنی؟ بەڵێ ئەرە وەڵڵا زانم لۆن مونەجارشی لە گەڵی عەلی بەکبی ئێمەک ئاگری تێبەر بوو ئاگای لێ نەبوو هەڕاست خۆیان فڕەدا خوارێ مەشتون عەریقمان بەکار هینا و ئەوەی کە عەریقی هینا خوارێ کە مەفعولی نەما بوو وەکو ماستاوە پێدا شۆڕ بۆ هیچ ئیشی ناکرد ئەوەی کە ئیشیە کردوانی ئاگرەکەی بوژین تۆ کاوڵاتێکی فەزای چۆمان نووسنی ئیدارەی سۆران پێت وایە ئەو ڕووداوەی لە سۆران ڕوویدا وای کرد کە خەڵک زیاتر پشت بەو ئامێرانە بەستن؟ ئەرێ وەڵڵا بەڵام خەڵک بەعام گلەی هەبوو لە ئیدارەی سۆران لەبەرەوەی ئەڵێن دایرەی عەریقی بەخۆ عەریقەکانیان ئیش ناکرد يعني تاوانش جوري دايرة عريقي بخو إشنكا دين طامعي ما أكن بس تو بخو عريقي جوري إشنكا يعني برأي منه تاوانا تجيك أكو بتو بخو حكومة تو بخو أما بربساري غرامنا كي بس بخو سياري تو إشنكا يعني دايرة أدقة بنزاقات بيوش مكة ومدينة تسيلون دربي أجرتي بربي أجروبي بماوي دقش يعني 10,000 كسبيكو أمري كوبي لسقاط شيوها قدسكا يعني صار ذا كسبيكو بمرن والله بالله والله قريان داتا من بخو هاي شو ما خولينا كنت أري والله استهلاكي وهات بيبلا محسومة والله لبياني وهاتي مواليرم دانا لكن أو خش كي قلت موا بس تشوينه وقال لهم تاوەکو مەحسومە خان ئیشەکەی تەواو ئەکاتن لەبەرەوەی هاوڵاتی لە چۆمان هاتووە و ڕێگەی دوورە بەشێک لەو ئامێرانە پیشانەدەین کە لێرە هەن ئەوانە ئێوەکو ئەیبینێن ئامێر و پێداویستەکانی ئاگرکوژێنەوەن کە بەردەوام وەزارەتی ناوخۆ ڕێنمایی دام و دەستگاکان هەروەها هەوەکو هاوڵاتی و ماڵی شەکاتن و لە شوێنە گشتی و تایبەتیەکان کە ئەو ئامێر و پێداویستیانە وەکو بەشێکی گرنگ هەبن بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و لە ناکاو لە بە تایبەتی لە کاتی ڕووداوی ئاگرکەوتنەوە کە بتوانێ هەر نەبێ بەشێک لە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێ یا زیانەکانی کەمتر ببنەوە.
بۆیە مەرج و ڕێنماییەکانیان ئەوەیە کە زیاتر گرنگی بەو بابەتە بدرێتن و وەزارەتی ناوخۆ لە کاتی مۆڵەتەکانیش لە یەکەکانی نیشتە جێبوونیش مەرج ئەوەیە کە سیستەمی ئاگرکوژێنەوە سیستەمێکی کارا و چالاک بێتن بۆ ئەوەی لە کاتی هەبوونی هەر ڕووداوێک بتواندرێ پشت بە و سیستەمە ببەسترێتن و کۆنتترۆلی ئەو ئاگرە بکە بۆیە خەڵک لەگەڵ ئەو ڕووداوی لە سۆران ڕوویدا زیاتر زۆرێک لە ترسی لە دروست بوو بۆیە ئێوە وەکو پامێکی هۆشیاری زیاتر پشت بەو ئامێرانە ببەستێتن و بیکڕێتن لە ماڵەوە هەیبێت مەحسومەخان لەگەڵمان بەردەوامە بی یا تا ئەو مشتری بەڕێەکەی ئێستا ئەوە نوێکردنەوەی بەرواری نوێمان کردەوە بەروارەکەش دەبی بە پێ تعلیماتی وزارەت ناوخۆ 6 مانگزارەکە خارێ لە چۆمان هاتێ لەمان چا کردو یەک هەرێکەکی مارکێتی بۆ بێشی سیارە هینایە خار ئەتوو تەواو ئەوەشم لێدایە تو زۆر بەخێر ئینشاڵڵا نابینی چاوی تەواو ئەوە ئەگەر بۆمان باسکە هەندێک لەو ئامێرانە کامەی لە کامە پێویسترێت بۆ ماڵێک بۆ شوێنێکی گشتی تەماشەی ئەمە لە معمەلی خۆمان کارگای خۆمان ئەنواع هەریقمان هەیە ئامێری ئاگرکوژینەوان هەیە ئامێرەکان چیە هەر ئێک بۆ نەوع ئاگرێک بەکاردێ الان لە جێگای کە سوتەمەنیە یا مواد زەیت و ڕوونی تێدایە دەبی فۆمی بەکاربینین کەف و ئاوە بۆ کارەبا دەبی پاودەری بەکاربێن پاودەر جەوکەرە دەتوانین بۆ هەموو کارەبایکی بەکاری بینین هەمانە دەناو بۆردی کارەبا قەپاتەکان هینتەری ئۆتۆماتیکی پێدەرێن ئەوەی لەناو بۆردی قەپاتێکی ئەوە زۆر مهمە کاتێک کە ئاگر لەناو بۆردی دروست بوو نە ئاگرێکی گەورە یەک چرکە و هەر جێ ئەو سۆندە حساسە و هەر جێیەکەت لەو جێ کوونە بیت تۆزی براوە کاتۆ ئاگرەکەی کۆنتترۆلەکە ئەوە هینتێرە تۆپی هەلاوسانشمان هەیە ئەو تۆپەمە بەستم بۆ هەربی پرسم زانم سوود و گرنجەکەی چییە؟ ئەوە تۆپمان هەیە قیاساتی هەیە 6 کیلۆیی 12 کیلۆیی هەلاوسانە لە سەقفی قەپاتەکەین هەر تۆپێک دینگە بە دینگە چار بە چارێک کۆنتترۆلەکە ئاگر بوو بڕۆ دەرێ بخۆ کۆنتترۆلیەکە ئەوەش ئۆتۆماتیکە زۆر مهمە ئەگەر ئەو ڕۆژی ئەو تۆپانە قەپات کرابان لەو کارگایە ئەو ڕووداوە ڕوو نەدەدا ئەوە زیاتر بۆ ماڵانە یان بۆ خەڵکەکە بۆ ماڵانە بە بۆ مەتبەخی ئەبا بۆ سەموەلیدەی ئەبەن بۆ سەعدادێ بەن جێنە حساس کە ئاگری لێ دروست دەبی ڕووداوی لە سۆران ڕوویدا چی زیاتر چ گازێک پێویست بوو بەکار هاتبا بۆ ئەوەی زیانەکان کەمتر بووبانەوە یا خێراتر کۆنتترۆل کرا بەێ ئەو ئاگرێکی کە لە سۆران ڕوودا ئەو معاملە بەخۆ پێویستی بە تۆپی هەڵاوسان بوو یا سیستەمی ئۆتۆماتیکی قەپات کردوا لە سەقفەکەی ئەگەر ئەو تۆپانە لەوێن دەدێ با و تۆپە کۆنتترۆلێک لێ ناگەوە شتەکان گەورە ببیت یا دووکەری دروست بکە چۆن کەس لەوێ نەبووە ئامرێ دەستیشمان هەیە بەرام دەبی نەفەر حوزوری هەبی ئەو ئامرە لێ بدا بەرام ئەو تۆپە پێویست بە کەس ناکە بخۆ ئۆتۆماتیکی عملەکە تۆ وەکو خاوەنی کارگەیەک چ داوایەکت لە هاوڵاتیان هەیە ئەوە نەبێت کە بڵێ فشار لەسەر ئێوە دروست بێ بۆ کردن بەڵام وەکو ڕێنمایی چی من زۆر جاوەم گوتیە ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدا بە زۆربەی لە کەمتەرخەمی خاوەن مارکێتەکانە یا خاوەن بیناکانە کەمتەرخەمن یا نەزانین لە بەکارهێنانی چۆنیەتی ئامێرەکان هیوادارم کە خەڵکەکەی سۆران هوش هەشیار بیتەوە بەڕاستیش جێگای شانازیە خەڵکی سۆران بە 190 هەموو ئەو ئامێرەنان دانایە دابین کردێ لە ماڵە پێش ئەو ڕووداوەش ینی بەڵام لەگەر ئەو ڕووداوە زیاتر پێش ئەو ڕووداوە هەبوو بەڕاستی هەبوو پێش ئەوەی کە بەرگری شارستانی بگاتە جێگایەکە ئەمە وەکو یەک ئەوەی ینی هەماهەنگێکێکوان هەبی دەگە بەرگری پێش ئەو بەرگری بگاتە ئەو شوێنەکە ئامێرەکانی مەتوانیتی جێگەکەی کۆنتترۆلکە زۆر جاوە بووە شتەکە زەریشی کەمتر بە ساعبەکەی کەتووە ئەتۆ عەزیزێ منی زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ تۆ بەڵێ بینەرانی ساری کرمانجی ئەوەی بینیتان ئەمە کارگەیەکی پڕکردنەوەی ئامێرەکانی ئاگرکوژێنەوەی لە سۆران وەکو گوتمان لە دوای ئەو ڕووداوەی لە سۆران ڕوویدا خەڵکێکی زیاتر وەکو پامێکی هۆشیاری یانەوێت لە ماڵ و شوێنە تایبەتیەکان و هەروەها لە نێو ئەو دام و دەستگانەی کە پێویستە زیاتر بەکار بهێنرێ بۆ ئەوەی لە کاتی پێویست پەنای بۆ ببن